ڕۆژی 15دا ڕۆژی جیهانی گۆچانی سپیە. ڕێکخراوی ڕۆشنایی دڵ لە ئاسلێمانی لەو ڕۆژەدا مەراسیمێکی بۆ نابینایان ساز کرد کە تەنانەت خەرجی یادەکەش لەسەر نابینیان خۆیان بوو. ئەوان گلەی زۆر لە حکومەت دەکەن کە هیچ کام لە داواکاریەکانیان بۆ جێبەجێ ناکەن. بێ حکومەت ڕەچاوی ئەوە بکا کە ئێمە با بڵێن هیچ ئیش و کارێکی ئۆتۆمان پێ ناکرێت کە بژێوی ژیانی ڕۆژانەمانی پێبەرینە سەر لەبەر ئەوە بێ هەوڵی ئەوە بە ئەو بڕا موچەی کە ئێستا دیاری کردووە با بڵێن بۆ خاوەن پێداویستی تایبە 150,000 یاخود با بڵێن 100,000 بە حەقەت بڕێکی زۆر زۆر کەمە یعنی بەشی هیچ شتێک ناکات. نابینایان زۆربەیان خاوەنی بەهرە و توانای گەورەن، بەشێکیان کار و کەسابەتی تایبەت بە خۆیان هەیە و بەشێکیشیان خوێندنیان تەواو کردووە بێ ئەوەی حکومەت هیچ پشتگیریەکی مادی و معنەویان بکات. ئێمڕۆ ڕۆژی گۆچانی سپیە، ئەم گۆچانە نەتەوەی گرتوەکان ئەم ڕۆژە دیار کردەوە بۆمان. ئەم گۆچانە بۆتە گۆچانی دەستمان بۆ هەموو گیر و گرفتەکان بەکاری دێنین. داواکارەکانیشمانەوەی من خۆم خوێندنم تەواو کردووە، 3 ساڵ و نیمە خوێندنم تەواو کردووە، بەشی زمانی عەرەبیم تەواو کردووە، لە هیچ شوێنێک دامەزراندن بۆ ئێمە نییە. داواکارین ئەوەی کە خوێندنی تەواو کردەوە وەکو منە خاوەن پێداویستی تایبەتە لە شوێنە حکوومیەکانە دامان مەزرێنن. یاسای تایبەتمانی و ئەو یاسایانەمان بۆ کار پێ بکەن. من خۆم ئەم ساڵ تازە پۆلی 12م تەواو کردووە. یعنی من ئێستا هەنێک کەس دەڵێن کە بچۆرە پۆلی 12 دەی هەوڵ بۆ دەیت خۆ ئاوا بکە تاکو و ئامانجەکە هەبێ لە پێناو ئامانجەکە تا هەوڵ بێ بۆی دەرەجەیەکی بەرز بەدەستبێن دوای بچیتەوە کولیەی کە خۆتێتەوە. بەڵام تۆ ئەگەر بنووسە حکوم نەتوانی بەخوا منەوە تا ئەم ساڵە ئەدەبیم ئەوە تا 6 بەژێم تەواو کردووە. ساڵی 6 دەرسە خوێنم، بەڵام لە ئەدەبیا من ماڵۆم تەنها قانون و ئینگلیزیم بۆ دیاری بکەنکەوە بڕۆم. بەڕاستی هەستێکی زۆر ناخۆشە. بەڕاستی گەنجی ئەم سەردەمە زۆر حەز و خولیەکانی پشتگوێ خراوە. من ڕقم بەرامبەر هیچ کەسێ نییە، بەڵامی تر ئەوە ناخۆشە بۆیە زۆربەی گەنج ئەم وڵاتە بەجێ هێڵێ شکا. یعنی من ئێستا ئەڵێم گەنجی ئەم سەردەمە کە حەزی لە هەر شتێکە ئەبێ بەرامبەرەکە ئامانجەکەی بۆ دیاری بکە. ئێستا ئەم توعام و توبەستناش هەمووی کە بۆ بە چاولێکەری تیانە زۆر بەشیان سەرکەوتوو نابن، بەڵام هەر زۆر کەس دووسێ بەش بۆ دیاریکات و ئەتوێ بەدڵی خۆ بڕۆی. من عین تەڕاستی کە ویستومە بچم بەشی عەرەبی دووسێ مانگ تاکو قەرارم داوە، یعنی زۆر بێقەرار بووم، یعنی تاکو ئەوەشی کەوا یعنی نەمزانی وەکە چی بکەم. و بەڕای من هەر بەشە و جوانی خۆی هەیە، هەر بەشە و گرنگی خۆی هەیە. بەلای منەوە تەنها دکتۆر لەم وڵاتە پێویست نییە کەسێ نەوێرە دەرەجێکی بەرز بێنە بەدڵی خۆی ناتوانێت کەسە بڕاتە شوێنێک کەسە بەرامبەرەکەی ئامانجی بۆ دیارەکە، کەسەکەش مەجبورە کە بەگوێ عایلە و بە دەوروبەرەکەی کە. بەڵام کەم وڵاتە پێویستی بە هەموو چین و تۆژەکان هەیە. نابینایانی سلێمانی چەندان کەسی بەهرەمەندیان تێدایە، هەیانە ئامێری ڕۆژمێر و ڕووداوەکانی دروست کردووە، هەشیانە یاریەکی ئەلکترۆنی بۆ نابینایان دروست کردووە. لەگەڵ ئەوەشدا گۆچانی زیرەک بە زمانی کوردی ڕێنشاندەریانە. ئەوان دەڵێن ئەگەر پاڵپشتی لە توانەکانیان بکرێت هێندە بەرەو پێش دەچن کە شان لە شانی کەسانی چاوساغیش دەدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.